又向我们袭来，全球疫情防控进入攻坚阶段。شەپۆ لە یەک لە دوایەکەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەرانسەری جیهان بەردەوامە و پێویستە ئەوەش پاڵنەرێکی بەهێز بێت بۆ ئەوەی وڵاتانی جیهان سەرجەم توانە پزیشکی و تەندروستەکانی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە بخەنە ئەو پەڕی ئامادەباشیەوە. بەرەنگاربوونەوە و سەرکەوتن بەسەر مەترسیەکانی کۆرۆنا تەنها بە دەوڵەتێک ناکرێت، بەڵکو ئەو کارە پێویستی بە هەماهەنگی نێوان سەرجەم دەوڵەتان هەیە و لەو چوارچێوەشدا دەبێت ئاستی ئاڵوگۆڕکردنی زانیاریە پزیشکیەکان فراوانتر بکرێن و متمانە لە نێوان وڵاتاندا بێنرێتە کایەوە. ئێمە وەک وڵاتی چین ئامادەین لە کاتی بەرهەمهێنانی ڤاکسینی کۆرۆنا ئەو ڤاکسینە بە نرخێکی گونجاو بۆ سەرجەم وڵاتانی جیهان دابین بکەین و هاوکات سەبارەت بە ئەو وڵاتانەی هەژار و کەم دەرامەتن ئێمە ئەو ڤاکسینەیان بەبێ بەرامبەر پێدەبەخشین. تەکیدیش دەکەمەوە لەوەی چین زۆر نزیک بۆتەوە لە بەرهەمهێنانی چارەسەرێکی تەواوەتی بۆ ڤایرۆسی کۆرۆنا.